وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ هەستاین بەکردنەوەی خولێک کە خولەکەمان پێک هاتبوو لە سێوانە بۆ هەرسێ مامۆستای بەڕێز دکتۆر ڕەسوول و مامۆستا ڕزگار قادر لەگەڵ مامۆستا حەسەن عەلی ئەو خولە بەڕاستی بۆ بەرزکردنەوەی ئاستی مامۆستان بوو هەرچەندە مامۆستا بۆ خۆیان ئاستیان بەرزە بەڵام هەرچۆنیشی بێ هەر ناوە ئێمە خۆمان پێویستە خۆمان ئەبدێت بکەینەوە بە زانست و زانیاری و هەروەها شێوازی وانەوتنەوە و ئەوە بەڕاستی پێویستە بۆ سەرجەم مامۆستان و ئێمە وەکو هەدەفمان بوو کە مامۆستایانێکی زۆر بەشدار بن بەڵام هەر بڵین ئیمکانێتەکەمان ئەوەندە بوو کە بتوانین تقریبا 40 مامۆستا بەشداری پێ بکەین و ئیشەڵڵا بۆ کاتەکانی تر بۆ کاتەکانی داهاتوو بۆ خولی باشتر و چاکتریش دەکەین و ئەو خولە بەڕاستی ئێمە لەنایەن خۆمانەوە و زۆر سوپاسی مامۆستایانی بەشداربوو دەکەین و ئەوانە بێژانەی کە ئەمڕۆکانە ئەم دەرسانیان بۆ گوتێن بەڕاستی ئەمە زۆر سوپاسیان دەکەین و ئەرک و ماندبوونی ئەوان بەرز دەنرخێنین. دیارە بەوەیەوە کە سیستەمی پەروەردە و ساڵگۆڕدراوە سیستەمی بریتیش کاونسڵە پێویستە مامۆستاش لەگەڵ سەردەمیانە شێوازی وانەوتنەوەکەی بگونجێنێ ئێمە دەستخۆشی لە ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ دەکەین بەکردنەوەی ئەو خولە بۆ مامۆستایان کە هانی مامۆستایانی دەسەر شێوازی واتنەوتنەوە هەڵگۆڕکردن بە شێوەیەکی سەردەمیانە وار نوێکردنەوەی مامۆستا بووە جۆرە بوو لە ئەبدەیتکردنەوەی مامۆستا بەبیرهێنانەوە بوو و دەستخۆشی لەو دوکتۆرە بەڕێزان دەکەین کە وەکو مامۆستا بەشدار بوون دەوانیان پێوتینەوە لەم خولە.